جەنگی دەرونی بەو جەنگە دەوترێت کە لەگەڵ هەست و نەستی مرۆڤەکانە ئیش دەکات. جەنگی دەرونی ئەو جەنگەیە کە زۆر عەزیەتی پەنجەت نادات، زۆر عەزیەتی قاچت نادات، زۆر عەزیەتی لاشت نادات، بەس بە مانای کەلیمە ئازار دەخاتە تەوقی سەرت تا نوچی پێت. جەنگی دەرونی ئەو جەنگەیە کە بەبێەوەی بە خۆت بزانی زۆر جار لە چاوەوە دەچێتە ناو لاشەتەوە، لە گوێچکەتەوە، جاری وایە بە خۆشت نەزانیوە لە ڕێی مۆبایلەکەوە، لە ڕێی ئەنتەرنێتەکەوە، لە ڕێی سۆشیال میدیاکەوە هاتوۆتە ناو ژیانتەوە. بەداخەوە ئەوە ئێمەین زۆر جار حسابمان بۆ ئەم جەنگە نەکردووە، حسابمان بۆ فیشە کردووە، حسابمان بۆ دەمانچە کردووە، حسابمان بۆ جاجار دەبابەیەکی کۆنە دەبابەیەکی شەق و شڕی بەرازیلی کردووە، ئەویش بەرگەی قازیفەیەک ناگرێ، بەڵام حسابمان بۆ جەنگێکی دەرونی نەکردووە کە لە عالەما لەگەڵمانایکەن. هەڵساین بە ئەنجامدانی چاڵاکیەک پانێڵێک لە ژێر ناونیشانی بەرەنگاربوونەوەی جەنگە دەرونیەکان دیارە لە ئێستادا قوتابیانی ئێمە یەکەم ڕۆژی تاقیکردنەوەی کۆتایی ساڵیانە بە گرنگەمان زانیوە ئەم پانێڵە لەم کاتەدا جێبەجێ بکەین بۆ ئەوەی ئێمە بەرەنگاری جەنگە دەرونیەکان ببینەوە. جەنگە دەرونیەکان بە هەموو شوێنێک دەوریان داوین، بەڵام پێویستە ئێمە بە شێوازێکی ڕاستی و دروست، بە شێوازێکی گونجاو و بە شێوازێکی باش ڕووبەڕیان بینەوە بۆ ئەوەی باشتر لەسەر ئەم جەنگەدا سەرکەوتوو بین. ئەمەنجی ئێمە ئەوەیە کە کۆمەلگای ئێمە خۆشیار بکەن، بەتایبەتی چینی خوێندکار خۆشیار بکەینەوە کە جەنگە دەرونیەکان هەرچەندە بەهێز بن، هەرچەندە زۆر بن، بەڵام ئێمە توانامان زیاتر، ئێمە هێزمان زیاترە، دەتوانین بەسەریاندا زاڵ بین باشترین شێوە. ساڵ بۆی ئەوەی جیاوازێکی زۆری لە ساڵەکانی بۆی ئیمتیحانی وزاری و قورساتیشی تایبەتی هەیە، بۆ ئەوەی آخر ساڵە بۆ ئەوەی کەوا چێپەیمانکەن. ئەم شوێنە بۆ ئەوەیە کەوا ئەزمموی مامۆستایانە و هەروەها ئەزمموی مامۆستایانە بزانین لەبارەی پۆلی شەشە و هەروەها لەبارەی ئەوەی کەوا چەندین ساڵە ڕێنمایی ئەو خەڵکە دەکەن بۆ ئەوەی لەم کاتانەدا کەوا چۆن خۆیان بەهێز بکەن، چۆن خۆیان ئومێدە بەخش بکەن.